سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە تەورێکی تر لەگەڵتان نابم. تەورەی ئەم جارە باسی ساڵیادی کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلمەکەین کە لە مەککەوە کۆچی کرد بۆ مەدینە و لەوێ دەوڵەتی مەدینەی دامەزران. ئەمانەوێ لە نوێشخۆنانی ئەم مزگەوتە بپرسین ئایا کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مەدینە چه پەیامێکی تایە بۆ ئێستای ئێمە، بۆ حاڵ و گوزەرانی ئێمە کە لەم سەردەمەیان وەکو بینین خەڵکانی تر بۆ نە و ئەو شتانی کە پەیوەندیدار نییە بە کۆمەڵگەیەمەوە خۆت پەیوەندیدار نییە بە ئاینێمەوە زۆرجار لە شوێنانی ترەوە هاوردەکرێ و لای ئێمە گەورەکرێت. تا چەند گرنگ کە ئێمە وەکو موسڵمان هەوڵ بین بۆنە ئیسلامی و ئەوانی کە تایبەتن بە ئاینی ئێمە زەخ بکەینەوە و خۆشمان بە دوور بگرین لەو بنانەی کە دوورن لە کۆمەڵگە و دوورن لە ئاداب و ڕەوشی ئیسلامیانەی ئێمە. ئەم پرسیارانە و چەند پرسیارێکتر لەسەر ساڵیادی کۆچ لە سەردانیکەرانی مزگەوتی گەورەکەین ئێوەش بینەری بەرنامەکە بن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککەوە کە کۆچی کرد بۆ مەدینە بۆ ئەوەی بچێت لەوێت دەوڵەتێکی دادپەروەر دروست کات. کۆچ بەوە ئەزانکەوە گەڕان بووە بە شوێنی ئازادیە. کۆچکردن بوو لە تاریکیەوە بەرەو ڕووناکی. کۆچی کرد لە پێناوی ڕزگارەتی بەشەرێتە خەڵبوو بە کۆیلە بەداخەوەم دوای 1442 ساڵ تر خەڵک بۆتەوە بە کۆیلە. تا چەند گرنگەیەمە وەکو موسڵمان گرنگی بدەین بە بۆنە ئیسلامی تایبەتەکان کە بە تایبەتی ئێستا کە ساڵیادی کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەوە بۆ مەدینە. بەڵێ بەناوی خۆی گەورە ئێمە وەکو موسڵمان معلومە لای جنابێت دوو جەژنمان هەیە، جەژنی قوربانی پیرۆز و جەژنی ڕەمەزانی پیرۆز کە گرنگێکی تایبەتیان هەیە. بەدەر لەمەش ئەتوانین بڵێین جەژنەکەی تریشمان هەیە کە جەژنی سەری ساڵی میلادیە یا ئەتوانی بڵێن هیجریەکە هیجرەتی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە. بەڵام ئەم هیجرەتە وا باشە وا جوانە کە هیجرەت بێ لە خراپەوە بۆ چاکە لە تاریکیەوە بۆ ڕووناکی بەڕاستی. زۆر باش مامۆستا تەمان زانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کۆچی کرد بۆ مەدینە هەم خۆی و هەم موسڵمانەکانی نەجاتدا لە زوڵم و زۆری قڕۆیش ئەوانی کە زوڵمیان لێکردن. ئەمە چ پەیامێکی تایە بۆ ئێستای ئێمە وەکو تاکی موسڵمان وەکو کۆمەڵگەی موسڵمانی کورد کە لە ئێستای ڕەنگە خەڵکانێک بەدەست زوڵم و زۆرە و گیران خوارد؟ بەڵێ بەڕاستی مەسەلەی وەکو وتراوە ئەزوڵم و زوڵمات بەڕاستی زوڵم تاریکی بە شوێنە هەیە، ناڕەحەتی بەدوایە. بەداخەوە ئێستا لە ڕۆژگارێک هاین زوڵم و زۆری و ستەمێکی زۆر هەیە. بەڵام ئەگەر بگەڕێنە بۆ دینە جوانەکەی خۆ پێغەمبەری خۆش صلی الله عليه وسلم هەمومان نەجاتمانە بێت لەو زوڵم و زۆرە. و ئێستا لەم ڕۆژگارەدا کە سەدەمی کۆچە کۆمەڵێک زۆر بە تایبەتی لە ئەکاونت و پەیج و فەیسبووکە دەڵێن سەری ساڵی هیجری پیرۆز بێ، بەڵام بەڕاستی بە قسە نابێ، ئەبێ بە عەمەلی ئەمە شتەکان بە کردار شتەکان ئەنجام بدەین. وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله. خۆی گەورەش داوای عمل لە ئێمە کە نەک زار نەک وتە. وەڵی زۆر زەرورە ئێمە ئەو یادانە بەبەرز ڕابگرین. ئینجا بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی یادی کرد لە مەککەوە، بۆچی کۆچی کرد بۆ مەدینە، لە زوڵمەوە بۆ ئازادی، لە زوڵمەوە بۆ دادپەروەری. چ پەیامێکی تایە بۆ ئێستای ئێمە ئەم کۆچ و ئەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککەوە کە کۆچی کرد بۆ مەدینە بۆ ئەوەی بچێت لەوێت دەوڵەتێکی دادپەروەر دروست کات، بۆ ئەوەی دەوڵەتێک دروستکە کە هەمووی لە ژێر سایە ئەو دەوڵەتە بەحەسیێتەوە. جگە لە موسڵمانەکانی کەمەنەت با بڵێن کەمە ئاینیەکانی تریش وەکو جوولەکە و دینەکانی تریش لە ژێر دەوڵەتی مەدینە پارێزراو بوو. بەڵێ 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 پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی لە مەککەوە کۆچی کرد بۆ مەدینە بۆ ئەوەی دادپەروەریەکی ڕەها بەرقەرار کات لە دەستی مەزلومەکان لە ژێر دەستی زاڵمەکان ڕزگار کات، کۆیلەکان لە ژێر دەستی زاڵمەکان ڕزگار. ئەم یادە یادی هەموو مسلمانێکە لە ڕاستیشا یادی هەموو کەسێکی ئازادی خوازە، چونکە لە ڕاستیە مسلمانەکان لە مەککە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڵەکانی بەڕاستی زۆر ئازاردرا وایان لێ هاتبوو لە ڕێگەی تەمان زاڵمەکان و خەڵکە
پاوان خوازەکان و خەڵگە مەسلحەت خوازەکان و ئەو خەڵگانی کە خەڵکیان کردو بە عەبد و بە کۆیلە و نانێڵە خەڵکی ئازاد بی وەیتر پیامەز لازم خوای گەورە کە ئەو پەیامی بۆ نارد خەڵکی ئازاد کات خەڵکی بە سەربەرزی بژی ئیتر الحاصل ئەوە گەیشتە ئەو ڕادەی کە ئیتر کۆچی هاک باش ئێمە وەکو مسلمان بۆ ئێستای خۆمان ئەبێت چی لەو کۆچەی پێ سەلەم لەو ئامانجەی پێ سەلەم کە لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە وەرگین پەیامی چییە بۆ ئێستا ئێمە هەمیشە شوێن پیاڵگرتنی پیامبەر صلی الله علیه و سلم ئیشی ئەبێ ئیشی هەموو مسلمانێکی هەتا زیاتر شوێنی پێ بدەی بە شوێن پێی پیامبەر صلی الله علیه و سلم بە هەموو هەنگاوەکان ئەو کاتە تۆ زیاتر تێگەیت و زیاتر ئازاد دەبیت و زیاتر ئیسفادە دەکەیت و زیاتر ئەمجار لەم مەرحەلەیشا کە ئێمە ئەزانین کەوا خەڵکی لە وڵاتانە زۆربەی زوڵمی لێکرێ چاوسەندن تۆ مسلمانەکان لە هەموو شوێنەکانە دەبین لە میانمار و هەتا ئەگاتە وڵاتی خۆمان کە عێراق و شوێنەکانی تریش زۆربەی زۆری شوێنیشتر نامانەیە بەتەواوی ناوی خەڵک بین بەڕاستی حەق هەموو کەسێک ئیسفادە لەو کۆچە بکاو و مسلمانە زیاتر تعاتف چکە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم كمثل الجسد الانسان همي مسلمان كان لهم شانغو وكل لا شيء ايسا من خم حسب ازار مسلمان كان بلا مالي تيجي ايسا دبينين كلوي فرنسا تشيكو ولا افريقيا ولا ولاتا انتر خم مسلمان كان لوي دبينين لا بوسنا كاتشي بيهاو بيشتر دبينين لا تشيشان ولا قوقاز ولا انزل شو كان انتر بزوري لا برا هو مسلمان لا زور بشو كان هرينا هەر چەو چاوەیە هەر زڵم لێکراوە بەڵام پێویستە ئینسانی مسلمان زیاتر ئاگای لە خۆی بێ کۆچی پێ سەلەم لە مەکە و بۆ مەدینە بۆ ئێستای ئێمە بۆ کۆمەڵگەی ئێمە چ پەیامێکی تایە کە ئێمە ئەبێ گوێڕایاڵی ئەو پەیامانە بین یانی زیاتر پێویستین بەو پەیامانی کە لە کۆچا بۆ ئێمە ماوە بە تەکید کۆچ پامێکی زۆر تێدایە من ناکری ئاسرە بە کورتی باسی بەڵام ئەوەی کە هەیە یەکەم ڕەتکردنەوەی واقعێک بوو کە واقعێک بوو پڕ لە نادادگەری و پڕ بوو لە زوڵم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو واقعی ڕەت کردەوە دوو ئەوەمان پێ دەڵێ کە ئینسان نابێت دەستەوسان بێ نابێ بڵێ گۆڕانکاریم پێ ناکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ مسلمانان لەگەڵێدا مستەضعەفون ئەو کاتە لە ئاواز من لەو کاتە بەڵام دوایی کۆچیان کردووە دوانیە بینیان گۆڕانکارێکی گەورە کرا کۆچ پامێکە پێمان دەڵێ بەڕاستی بە هیچ شێوەیەک سیستم قبول ناکرێت زوڵم قبول ناکرێت دەبێت بە تاکید هەموو کاتێک ئەو واقعی زوڵمی تێدا ڕەت بکرێتەوە دوجار بینیشمان گۆڕانکاریکی ڕیشەیی کرد و بە تاکید لە هەر کاتێکیشا زوڵم هەبوو خەڵک بڕیار بدا گۆڕانکاری بکە با بڵێن بەرامبەر واقع بێستێتەوە بە دنیاوە دەتوانێت گۆڕانکاری ڕیش وەڵاهی دیارە کۆچ پەیامی زۆرە ئەتوانی ئێمە یەکەمیان ئەوەیەکەوە خوای پەروەردگار دەسڵاتی خۆی لە کۆچە ئەبینی دەسڵاتی خی پەروەردگارکەوە کۆمەڵێکی مستەضعەف و زائیف و لاواز کە پێغەمبەر سڵام هاوڵانن بوو لە شوێنێک و بۆ شوێنێکی کۆچیان کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم ناڕەحەت بوو بەڵام سەرکەوتنی بەدەستهێنا لەو کۆچە وە کۆچ پەیامی بۆ ئێمە ئەوەیەکەوە پێغەمبەران و پیاوچاکان و ئەوانەی کەوا شوێنکەوتی ئەم دینن هەرچەند نزیک بوون لەخوا خی پەروەردگار تاقییان نەکاتەوە و هەروەها ناڕەحەتە بن و هەموو پەیام و هەموو فکرە و بیر و بۆچوونێکیش چه ئاینی بێ چه شێوازێکی تر بێ تەزحیە و ماندووبوون و ئەوانەی ئەوێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکوا کۆچی کردووە لە مەکەوە بۆ مەدینە ناڕەحەت بوون و هەروەها ئەوەشی هاتیە ئێمە پەیامی ئەوە وەرەگرین کە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینی دڵسۆزێکی تاوان تیا بۆ ئاینەکان چه ئەوانەی کەوا کۆچەری بوون کە لە مەکە ڕۆشن بۆ مەدینە و هەروەها ئەوانە مەدینیەکان کەوا باوەشیان بۆ ئەمان گرتەوە بۆی کەوا دینەکەیان سەرکەوێ و هەروەها جێهێشتنی شوێنی خۆت وڵاتی خۆت بەڕاستی ناڕەحەتە و بە پێیپەتی بە بێپارەی بەبێ ئیمکاناتی تۆ ملی ڕێەکە مانگە ڕێک بگریتە ڕێ و بڕۆ بۆ شوێنێکی تر دیارە بە تاکیدیەوە خۆی بۆ خۆی پەیامە ئەبێ مسلمانان لەم بارودروفا لەم کاتەکەەوە ئێمە ئەبینین زۆربەی خەڵک سەری کردوتە ئەوەی کەوا ڕۆمادەکەی لێکەداتەوە بەڵام ئەبینی سەحابەکانی پێغەمبەر سەڵام هاوڵەکانی هاوڵە بەرەزەکانی ئەو بوارەیان فرامۆش کرد لە پێناو سەرخستنی دین کۆچ هەر ناوێکی لێ بنێی پڕ بە پڕی خۆی ئەهێنێت پەیامی کۆچ پەیامێک بوو کەوا لەم ڕۆژگارەی ئەمڕۆ کە ئەم خەڵکە هەمووی لە ستەمایە ئەگەر بێت و لەوەوە سیر بکەین کەوا ئەبێ ئێمە لە ژێر زوڵم و زۆرداریە نەجاتمان بێت ئەبێ بگەڕێنەوە بۆ سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەو پەیمانەی
کە لە نێوان پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە نێوان کافرەکانە نووسرا ئێستا لەم ڕۆژگارەی ئەمڕۆ ئێمە پێویستمان پێێتی بۆیە پەیامی زۆری تیای بەڵام زۆر بەداخەوەکەوە مسلمانانی ئەمڕۆ ئەوەندەی گیرۆدەن بەدەست ئەملاو ئەولاوە ئەوەندەی مسلمانان لە مسلمانانی تر ئەخوێنن کەسیان ناگەڕێتەوە بۆ سەر سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەر بەرنامە جوانەکەی ئێمە وەکو مسلمان تا سەر گرنگە ئەو بۆنە ئیسلامیانە زەخ بکەینەوە بۆی زیاتر ئاشنا بن پێی زیاتر لە پەیامەکانی ئەو بۆنانە تێ بکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمەی بەجێهێشت خۆی لە خۆیە کە ناو نرای مسلمان ئەبێ ئەو کەتەلۆکەی کەوا ئیسلام بۆی داناوی لەسەر ئەو کەتەلۆکە بڕۆی نەک لەسەر تەسکەرە و نفوز بنووسێ مسلمان بەڵام لە هەمان کاتا پێچەوانەی مسلمانان و پێچەوانەی ئیسلام کار بکەیت ئەوەی کەوا لە ئەمڕۆ ئەیبینین ئەوەی کە دێتە مزگەوت لە سەفی پێشەوەی هەموویانەوە شەڕ لەسەر سەفی پێشەوەکە لە هەمووی خراپتر خەنجەرە ژەهراویەکەی لە ئیسلامەدات وەکو تۆڵێ بکردەوە ئێبە ئەبێ ئیسلام زین و بکەن نەک تەنها قسەکردن طبعاً ئەبێ هەڵسو کەوتت مسلمانانە بی نەک بە سیما نەک بەوەی کەوا شعائیرێک بەرزکەی تۆ بڵێ من مسلمانم بەڵام کردەوەکە دوانە بی ساکارۆن کۆتا پرسیارم تەمەن پێ ساستانم کاتێک چۆ مەدینە دەوڵەتی مەدینەی دامەزران کە لەژێر دەسەڵاتی دەوڵەتی مەدینە جگە لە مسلمانان جوولەکە و مەسیحی و کەمەنەتەوە و ئاینەکانی تریش هەر پارێزراو بن ئەمە چ پامێکی تەیە بۆ ئێستای ئێمە کە خەڵکێک ڕەنگە بەوەی ئەوەی کە چەند گروپێکی تیرۆریستی دروست کراوە نمونەیەکی خراپی ئیسلامی نیشانی خەڵکی جیهانداوە لە ڕوانگەی با بڵێنەوەی کە ئیسلام تونند و تیژە بەرامبەر دینەکانی با بڵێن بەرامبەری خۆی خۆی لە خۆیە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشەوەی کەوا کۆچ بکا بۆ مەدینە هەموو ئەمانەتی کافرەکان لە لای کێ بوو لای پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە ئەیانزانی کەسێکی ئەمینە ئەمانەتەکانی خۆیان لە لای ئەودانە مسلمان و غیرە مسلمان کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد علی کوڕی ئەبوو طالب ڕەزای خوای لێ بێ خۆی داناکەوە ئەمانەتەکان بگەینێتەوە دەستی خاوەنەکانیان ئەمە یەکێکە لەو پەیامانەی کەوا ئیسلام ڕەحم و بەزەیە نەک هەر بۆ مسلمانان بۆ غیری مسلمانانیش بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەوانەی کەوا بە ناوی ئیسلام و کۆمەڵێک کار و کردەوە ئەکەن پێچەوانەی ئەو ڕەفتارە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی پێغەمبەری خوا ئەمانەتەکانی هەمووی لە لای علی کوڕی ئەبوو طالب دانا و پاشان ئەویش گەڕاندیەوە بۆ خاوەنەکانی ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەردەمی خۆیە دراوسی هەبوو جوولەکە بوو چەندەها ئەدیانی تر هەبووە بەڵام سیخە و متمانی تەواویان بە پێغەمبەر و بە ئیسلام هەبوو زۆر پرسیارێکی بەجێیە پەیام وەگەڵێ مەغز و مەغزایی پەیامەکە بۆ ئێمە لە ئێستا کە بەڕاستی ئێمەش ئێستا لە تاریکیین هەمووکو گەنجی مسلمان ڕازگویانە بوێرین قسە بکەین هەمیش وەکو عامی خەڵکی خەڵک مژۆڵ و مەژغۆڵی کۆمەڵێک بابەتن کە دوورن بەڕاستی لە بەهاو پەیامەکانی ئیسلام کە بەهاو پەیامەکان پەیوەندی بە کار و کردەوە کۆمەڵایەتیەکانم کە بەڕاستی ئێستا لێوەی دوورین پێویستە ئێمە بتوانین لەو ڕێگەیە و بە ئامانجی کۆچەکە بگەڕێنەوە بۆ بەهاو کۆمەڵایەتیەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکەوە کە کۆچی کرد بۆ مەدینە بۆ ئەوەی بچێت لەوێ دەوڵەتێکی دادپەروەر دروستکات کۆچ بەوە ئەزانینکەوە گەڕان بووە بە شوێنی ئازادیە کۆچکردن بوو لە تاریکیەوە بەرەو ڕووناکی کۆچی کرد لە پێناوی ڕزگارەتی بەشەرێتە خەڵبوو بە کۆیلە بەداخەوەم دوای 1442 ساڵ تر خەڵک بۆتەوە بە کۆیلە تا چەند گرنگە وەکو مسلمان گرنگی بە بۆنی ئیسلامیەکان بدەین بە تایبەتی کە لە ئێستای ساڵێدی کۆچی 500 سەلمە لە مەکەوە بۆ مەدینە ئێمە وەک مسلمانێک ئەلبەتە هەموو وەک نەتەوە وەک مسلمان یا هەر گەلێکیکە بۆنە و مناسەباتی تایبەت بەخۆی هەیە ئێمە وەک مسلمان ئەم بۆنەی کە ئێستا هەیە بۆنەی کۆچکردن واتە کۆچی پێغەمبەر دووری خوای لەسەر بێت لە مەکەوە بۆ مەدینە کۆچکردن بوو لە تاریکیەوە بەرەو ڕووناکی ئێمە گرنگە بەلامانەوە گێڕانەوەکە تەنها وەکو گێڕانەوەیکی سەردی مێژووی نەبێ بەڵکو ئامانجەکانی کە پێغەمبەر دووری خوای لەسەر بێ بەلایەوە گرنگ بوو پێی بگا ئێستا کاریگەریەکانی بۆ ئێمەش بە جۆرێکی کە تەرجەمەیان بکەین بۆ ژیانێکی واقعی کە بتوانی سوودی لێ ببین قسە نەبێ بەکردا قسە نەبێ ئەگەر وەکو تاکی مسلمان بێ ئێمەش هەمیشە لە هەوڵی کۆچکردنا بین لە نەزانینەوە بەرەو زانین هەمیشە لە هەوڵی کۆچکردنا بین لە
تاریکیەوە بەرە و ڕووناکی وەک وتیشم ئەمانە هەمووی تەرجەمە بکرێ بۆ کردار چونکە ئەڵێ ڕەوشتی مرۆڤ بانخوازێکی بێدەنگە نەک هەموو کاتێک قسەکردن ینی هەموو کاتێکیش پێویست بە قسەکردنی هەموو کاتێکیش ئینسان بێدەنگی ناوێت وەڵایم بۆنانە زۆر گرنگە بە تایبەتیم بۆنە ئاینەکان بۆنە ئاینی واتە بۆنە ئاینی ئیسلامیەکان ئەمە زۆر گرنگە ئەبێ ئێمە وەکو مسلمان دوورکەوینەوە لەو بۆنانەی غەیری ئاینی ئیسلامن ئەوە کللتوری ئەوروپا و غەرب و ئەوانەی هاتوونەتە ناو ئێمەوە بۆ ئەوەی کللتوری ئێمەی جوانی ئیسلامی کە دینی ئیسلامی ناوێتی بۆ ئێمە لە چوارچێوەی شریعەتی ئیسلامە دوورکەوینەوە لێواتە ئەو بۆنانەی ئێمە گرنگترە تا بۆنەکانی ئەوان ئێمە وەکو مسلمان تەمانە بینین خەڵکانێک بۆنە و با بڵێن کولتور و شتی وڵاتانی دریان یاخود نەتەوە و ئاینەکانی تر هاوردەی وڵاتی ئێمەکەن و زۆر بە زیرەکیش توانیوانە زەخی بکەنەوە چۆن ئێمە خۆمان پارێزین لەو با بڵێن بۆنانەی تر کە پەیوەندیدار نییە بە ئاینی ئیسلام و یان کۆمەڵگەیەمەوە ئەوە پابندبوونی ئێمەی مسلمانە کە بە دینەکەەوە بە تەواوی ئەبێ پابند بین بەو دینەوە کە لە چوارچێوەی دینابووی تر ئینتیمان بۆ بۆنانە نادەین ئەو کەسانە کە ئیەنە وڵاتەوە لە چۆرچەوەی بەرنمەیەکە بۆی داڕژراوە ئاە لە وڵاتانی زلێز بێ ئایا لە ناوخۆ بێ ئەو حیزبانەی ئەمڕۆکە دەسڵاتیان گرتەوە دەست و بۆی خەڵەدینی ئیسلام دوورخەنەوە بۆ ئەوی خەڵکە لە کۆیلایەتیا بژی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە کۆچی کرد بۆ مەدینە بۆ ئەوەی خەڵک ڕزگاری بێ پامی کۆچ ئەمەیە ئەنی بۆی مسلمان نەجاتی بیان خەڵک بەگشتی نەجاتی بێ لە زوڵم و زۆر خەڵ بۆ ئەوەی لە جاتی بێ لە زلم و زۆر ئەینا ژیانی خۆی خۆشە بوو ژیانی خۆی بۆ فراهەمە بوو خۆشترین ژیانیان بۆ کرد خۆشترین ژیانیشان بۆ دروستە کرد خۆ پێشیان و بیلفعل ئەوە بوو کۆچی کرد لە پێناوی ڕزگارەتی بەشەرێتە خەڵبوو بە کۆیلە بەداخەوەم دوای 1442 ساڵ تر خەڵک بۆتەوە بە کۆیلە لە پێناوی موچەیەکە کە هەر نادرێ لە سەدا هەشتای خەڵک ئیمڕۆ بۆتە ژێردەسەی ئەوانەی کە پێشتر پێش 1442 ساڵ کە خەڵکیان کردو بە کۆیلە بەداخەوەم جارێکی دووبارە بووە ئیمڕۆ پێویستمان بە کۆچ یا بە ڕاپەڕینێکی سەرتاسەری هەیە لە پێناویەوە خەڵک ڕزگاری بێ لە پێناوی ڕزگارەتی بەشەرێتە خەڵک بە عام غەیری مسلمان و غەیرە مسلمان ئیمڕۆ غەیر مسلمان و غەیرە مسلمان هەر بۆ ژێردەسە لە پێناوی شتێکی کەمە کە ئەسڵەن هەر نیشە چەند کەسێکی تایبەتی ژان چەند کەسێکی کەم بەڵێ ئەوە تا خەڵکێکی کە چەند کەسێکی کەمە لە ژمارەی دەست ئەتوانم بڵێن تێپەر نابن لە پێناوی ئەتوانم بڵێم لە پێناوی چەند کەسێکە کە ئەسڵەن هەر فڕیان بە بەشێرەتۆ نییە فڕیان بە ئینسانێتۆ نییە توانم بەڵام زیاتریش بڵێم بەڵام بەداخۆم زۆر بەداخۆم دوای 1442 ساڵی تر خەڵک جایەکتر بووەتەوە بۆ کۆیلە لە پێناوی شتێکی کەمە هەتا قسەیان لێ زەبت کردووە هەتا ڕادەبڕیان لێ زەبت کردووە هەتا جم و جوڵیان لەگەڵ کۆمەڵی خەڵکیا لێ زەبت کردن لە پێناوی مانۆی خۆیانە لە پێناوی ئەو دەسەڵاتەی کە پێشتر هەبوو ئیسا دووبارە بووە زۆر بەداخەوەم جار وڵا بۆنەکان زۆر پێویستە خوای گەورە لە قورئان ئافەرمیوە ذەکرهم بئەیام الله ئەو ڕۆژانی کەوا خاڵی وەرسەرخان بوون لە ژیانی خەڵکە پێویستە ئێمە یادیان بکەینەوە بۆ ئەوەی سوودیان نەوەرگرین کۆچیش بەڕاستی منعەتەف و گۆڕانکاریکی زۆر گەورە بوو کە لە ژیانی مسلمانان و بەتایبەتی لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کۆچ دیاردەیەکی بەشەری بووە هەر کاتێکەوە خەڵکێک پێی گرابن و بەتایبەتی ئێمە کۆچ بەوە ئەزانینکەوە گەڕان بووە بە شوێنی ئازادیە کاتێکەوە مسلمانان لە مەکا خۆمان ئەزانین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ناڕەحەت بوو دەست کافرانەوە و ئاەتێکیشمان هەیە کە فەرمێت ئەوانەی کەوا مەلائیکە گیانیان ئەکێشە و مستەضعەف بوون لەسەر زەویە و قبوڵی سەرشۆڕیان قبول کردووە یعنی کافران زۆریان لێ کردوون و تەسلیمی کافران بوون ئەوە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە سزای گەورەیان ئەدا جا بوو ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی و مسلمانان تووشی ئەو ئیستیضعافە نەبن هەوڵی داد کەوا پاش ئەوەی نەیانیەڵا ئەو بەرنامە جوانە ئەو شریعەتە بگەینە بە شێوەیەکی ڕێک و پێک و ئازادی ناچار بیری کردەوە لەوەی کەوا بچێت لە شوێنەکە ئاینەکەی بگەێنێ و بەڵام نەک وەکو بڵێ تەرکی وڵات بکات بە هیوای ئەوەی کەوا ئەم جارە بێتەوە وڵاتەکە ڕزگار کاتەوە یعنی عەفوداوی لێ بڕنەکەم کە چۆن مەدینە تەمان دەوڵەتی مەدینەی دامەزران لە دەوڵەتی مەدینە نەک تەنها مسلمان کەمە ئاینەکانی تریش پارێزرا بوون ئەمە چ پامێکی تەیە بۆ ئێستای بەشەریەت کە جۆرە لە جۆرەکان ئیسلامیان بە توندوتیژ نیشانی خەڵکانی غەیری مسلماندا ئەوەش بەڕاستی پێویستە ئێمە ئەگەر ئەوانە ئینسافیان هەبێت و دیراسەیەکی ئەو
دەوڵەتە بکەن کە پێغەمبەری خوا ئیدارەی کردو لە مەدینە دروستی کرد بۆ ئەوەی کەوا ئەو خەڵکە جیاوازە کە دینیان جیاواز بوو شێوازیان جیاواز بوو کە جوولەکەی تیا بوو و مشرکی تیا بوو مسلمانانی تیا بوو منافقی تیا بوو بەڵام بەنسبەت دەوڵەتەوە بێت دەوڵەتێکی مەدەنی دروست کرد دەوڵەتێکی دروست کرد دەوڵەتی هاوڵاتی وەثیقەیەکی دروست کرد ئێستا الحەمدوللا وەثیقەکە ئەگەر بێت و بەباشی بخوێندێتەوە یعنی بەندی زۆر زۆر گەورەی تایە لەبەرەوە پیامبەر صلی الله علیه و سلم دەوڵەتێکی دروست کرد هەموو دینەکان و هەموو نەتەوەکان و هەموو کۆبڵی ڕاجیاوازەکانی کۆکردەوە چونکە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام دوو بەشە بەشێکی دینە ئەوە تەنها بۆ مسلمانانە بەشێکی بەڕاستی ئیداری دنیاداری خەڵکە کار ئاینی پیرۆزی ئیسلام فەرموێت دنیاداری بکەن ئەوە دنیا بەڕاستی ئەبێ ئەو کۆمەلگایە ئەو حکوومەتە لەسەر شێوازی هاوڵاتی دروست بکرێت هاوڵاتی چونکە ئەو دەوڵەتە هیچ شوێنێک نییە تەنها هەموو مسلمان بێ وخوای گەورەش ئەوەی نەویستوەکەوە هەموو ئیرادەی وانە بۆ هەموو مسلمان بێ حتا ڕۆژی قیامەت کافر و مسلمان بەردەوام بێت کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم وانەیەکی گشتیە بۆ هەموو مسلمانان بۆیە زەرور و گرنگێکەوە نەوەکانمان ئاگادار بن لەو بوارە و بە تایبەتی ژانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پڕە لە چالاکی پڕە لە پێشکەوتن و هەروەها دیارە زەرور و گرنگی شەکەنەوەکانی ئێمە کە بیعاگان لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەو کۆچە مەزنە ئیتر بە شێواز جیاوازەکان هەرچەند ئێستا لە کاتی ئەمبار و دۆخە ناتوانین ئێمە وەکوین کۆڕ بگرین بەڵام ئەتوانین لە ڕاگەیانەکانەوە و هەروەها هەر کەسێک لە ئاستی خۆی بۆ پەروەردەی مناڵەکانی بتوانێت شتێک گەر بۆ باسکە بۆی کەوا نەوەکانی داهاتوومان ئاگیان لەم کۆچ و یادەی پێغەمبەری بەسەر ناوە کۆچی پێ سالم لە مەکە بۆ مەدینە ئامانج لێی ڕزگارکردنی ئەو مسلمانانە بوو کە بە بەردەوامی ئەچەوسێنانەوە و زوڵمیان لێکرا لەلایەن زاڵمەکانی قوڕیشەوە بۆیە کە چۆن مەدینە لەوێ دەوڵەتێکی مەدەنی دامەزران کە نەک تەنها مسلمانەکان بەڵکو کەمە ئاینەکانی تریش کە جوولەکە و مەسیحی ئەوانەی ترکە هێشتا لەسەر دینی مەسیحی و جوولەکە مابوونەوە لە ژێر دەوڵەتی مەدینەیە پارێزراو بوون ئەمە پەیامی ئەومان پێڵێکەوە ئەگەر ئیسلام لە هەر شوێنێک ئیسلامی ڕاستەقینە دەوڵەتی هەبێ ئەبێ مسلمان و سەرجەم ئەو کەسانی کە لە ژێردەستی ئەو حکومە ئیسلامیان هەمیشە پارێزرا و هەمیشە لە ئامانەت و لە ئارامی و لە ئاسایش هابن ئێمە بەردەوامە بین زیاتر هاوڵاتیانە دوێنین ئێوەش لەگەڵمانە بنەچینە لای ناوبڕێک بۆ گەڕێنەوە وڵات. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێ ئەمانوێت لە ساڵیادی کۆچ لە نوێشکەرانی ئەم مزگەوتە بپرسین پەیامی کۆچ بۆ ئێستای ئێمە چی تێدایە پێ سەلم کە لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە دەوڵەتی مەدینەی دامەزران دەوڵەتەکە تا چەند مافی هەموو کەسێکیە پاراست بە مسلمان و غیرە مسلمانەوە تا چەند گرنگە ئێمە وەکو مسلمان بتوانین ئەو بۆنانەی کە تایبەتە بە ئاینی ئیسلام زەخی بکەینەوە زیاتر گرنگی پێ بدەین و خۆشمان پارێزین لەو بۆنانەی کە پەیوەندیدار نییە بە ئاین و بە کۆمەڵگەی ئەمەوە لە کۆمەڵگەی ئەمە بە ڕادەیە گوای لاتووە بۆنە و با بڵێن شتەکانی ئاینەکانی تر زەخەکرێتەوە چەند گرنگە ئێمە وەکو مسلمان خۆمان پارێزین لە زەخکردنەوەی شتێک کە پەیوەندیدار نییە بە کۆمەڵگەی ئێمەوە ڕەنگە بۆ کولتورەکە ئێمەش نەبوون وەکو چۆن وەکو بۆ نمونەیسا سەری ساڵی زاینی ئەبینین لە سەری ساڵە دەیان با بڵێن شوێن و سەماکردن و گۆرانی بێژ و ئەو شتانەی یان بۆ نمونە فیستیڤاڵی ڕەنگەکان هێنرە کە هیچ پەیوەندیدار نییە بە ئەوە هیچ پەیوەندیەکی بە مسلمانەوە نییە و پەیوەندی بە مسلمانەوە نییە ئەو بۆنانە ئێمە چەند بۆنێکمان هەیە بۆ نمونە بۆنەکانی جەژنی ڕەمەزان جەژنی قوربان ئەم یادانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامی داوە وەڵاهی ئەمە وەکو وتمان هەموو کەسێک هەموو مرۆڤێک وەکو بڵێ بۆچوونی خۆی هەیە اینجا هەموو میلەتێک دینی خۆی هەیە لەبەرەوە ئێمەش الحەمدوللا میلەتی کورد کۆمەڵگەیەکی مسلمانین پێویستە مسلمانان احتیمام بدەین بە ڕووداوەکانی خۆمان بە بۆنەکانی خۆمان اینجا ئەو بۆنانەی تر بەڕای ئێمە هەندێکی وەکو بڵێ واقعی نین هەندێکی ڕاست نین هەندێکی وەکو بڵێ اینجا بەداخەوە ئەو بۆنانەی تر ئەگەر یادیش بکەن بۆ نمونە سەری ساڵی تازە یا دەکرێتەوە بەچی بە بەرەڵای و بە بەعزێک وەکو بڵێ شتی ناباش و شتی نادروست و ئەمانە بەڵام الحەمدوللا ئێمە ئەگەر ینی
ینی یادی بۆنەیەکی خۆمان بکەینەوە بە شێوازێک یادی ئەەکەینەوە کەوا سوودی لەوەگرین خازانجی لەوەگرین لەبەرەوە پێویستە کەوانەوەکانی ئێمە بە تایبەتی ئەوانەمان کە الحەمدوللا دیندارین ئەبێ احتیمام بە بۆنەکانی خۆمان بدەین و بۆ هەر کەسێکیش بۆنەی خۆی هەیە ڕاستی لەسەر مسلمانەکانە زیاتر ئەو شتانەوە سەر ئەوانەی کە ئەهلی قیبلن بەڕاستی زیاتر ئێتیمان بە شتەکەی خۆیان ئەوڵ بدەن چونکە ئێمە خۆمان باش تەگەل لە خۆمان ڕنگدات و دوایە بتوان بیگەین بە خەڵک ئەم نەگە شتێکم پێ نەبێ ناتوان بیگەین بە خەڵکی تر ئەمە وەکو مسلمان باقاتی خەڵکەکەی دیشت پێویستە تێکواگە خەڵکێکی مسلمانە بەڕاستی بعضی شتێ پێندی بە ئێمەوە نییە کابرا بازێ پێش بڕکێکی و پێش بڕکێکی وەکو لە ئیمارات بازێ لە پێش بڕکەی نازانم ئەوە لە لای ئێمەش خەریکە لەوە خراپتری لێ دێت خەرەکە ئێمە لە ئەوروپاترە بین لەبەرەوەی ئەمە مسلمان ئێمە ئەم یادانە پێویستە زیاتر زەقین و بەڕاستی خەڵک بزانێ کۆ چییە خەڵک بزانێ بەدر چییە خەڵک بزانێ ئوحود چییە خەڵک بزانێ مەکە چی بووە خەڵک بزانێ مەدینە چی بووە خەڵک بزانێ دەوڵەتی ئیسلامی چی بووە خەڵک بزانێ نەخۆشیەکانی چی بووە نەخۆشی مسلمانان چی بووە ڕوخانی دەوڵەتی ئیسلامی چی بووە ئەی چۆن خەڵکی مسلمان چۆن هۆشیار ئەبێتەوە پێویستە ئەوانە هەمی بزانین لە ئەم بۆنانە ئەبێ لەم بۆنانە نەبێ ئەمە خۆ ئەگەر مامەسەل لە جمعەیشان نیم ساعاتی قسەمەوە بکا بەڕاستی کافی نییە بۆ هەموو ژیان تا چەند گرنگە ئێمە وەکو مسلمان هەم خۆمان هەم نەوەکانی دوای خۆشمان وردە وردەوا لێ بکەین وازبێنین لە بۆنە و با بڵێن ئەو کولتورانی کەی وڵاتانی دیکەی و خەڵکانێک هاوردەی وڵاتی ئەمە ئێوە ئەوە دەوڵەمەنین بە بۆنە و یادە مسلمانیەکان یاخود هەمان ئەو بۆنەی کوردیەنەتەوەیانش کە لێکەوتە و زادەی ئیسلامن ئێمە وەکو مسلمان پێویستمان بەڕاستی بە ئەو بۆنانن ئێمە گەلێکی کولتور دەوڵەمەنین ئێمە گەلێکین لە ناو کولتورەکەمانە هێندە بەهای جوانی کۆمەڵایەتی هەیە پێویستمان بۆنێ بەڕاستی بکەوینەوە لاساییکردنەوەی کۆمەلگەیکی دە بەمانە ڕەفزی کۆمەلگەکانی کەنا ئەوانیش خاوەن بەهاو پەیامی خۆمان بەڵام ئەوەی کە لە ژینگەکەی ئێمە پێویست بێ و تایبەت بێ بە ئێمە بەڕاستی کولتورەکەمان ئەوەنە دەوڵەمەنە پێویستمان پێینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکەوە کە کۆچی کرد بۆ مەدینە بۆ ئەوەی بچێت لەوێ دەوڵەتێکی دادپەروەر دروستکات کۆچ بەوە ئەزانینکەوە گەڕان بووە بە شوێنی ئازادیە کۆچکردن بوو لە تاریکیەوە بەرەو ڕووناکی کۆچی کرد لە پێناوی ڕزگارەتی بەشەرێتە خەڵبوو بە کۆیلە بەداخەوەم دوای 1442 ساڵ تر خەڵک بۆتەوە بە کۆیلە ئێمە چۆن خۆمان پارێزین لەو کللتور و بۆنانەی کەی وڵاتانی دیکەی کۆمەلگەی ترە و ناگونجێ لەگەڵ کۆمەلگەی مسلمانی کوردیە خۆمان و نەوەکانمان پارێزین لەوانی ئەم شتانە زەق نەکرێتەوە لە نێوان بەڵێ بەڕاستی ئینسان ئەبێ عەقڵ بەکاربێنێ لە هەموو شتێکە کاتێک سێری بۆنەیەکەیت ئەم بۆنەی باگراوندێکی خراپی هەیە پێش خەڵکی بۆ خۆم یعنی بۆ نمونە ئەگەر من بزانم بۆنەیەک غیری بۆنەی ئیسلامیەکان بێزەرر لە کەسایەتی خۆمەدا لەسەرە لە مناڵەکانمەدا سەرە لە عایلە و کەمە سەردەر لە نیشتیمانی خۆمەدا بەڕاستی ئەبێ دوورە پەروێز بێ لەبەرەوە پێش هەموو کەسێک زەرری بۆ خۆمەیە وەکو وتراوە ئینسان وا باشە هەموو کەسێکی خۆش بێ بەڵام کەسی بەقەدەر خۆی خۆش نەوێ کاتێک کە خۆم خۆشویست بەڕاستی لەو بۆنە غێناجایزانە ئەو بۆرانی کە جایز نێن بەڕاستی مرۆڤ پێویستە دوورکەوێتەوە طبعا پێویستە ئێمە مسلمان هەمیشە لە یاد و مناسبە ئیسلامیەکانە دەوری خۆمانمان هەبێ و زیندوی بکەینەوە بۆ یەکەم لەبەرەوەی کە وەک نەتەوەیکی مسلمان جیل بە دوای جیل ئاگادار بن لەم یادانەوە گرنگیان چییە و چۆن ڕوویانداوە مەهام و گرنگەکانیان چییە و ضرورە مامۆستایانی ئاینی لەسەر ئەو حاڵەتانە ڕاوەستن چۆن ڕوویداوە ئەو دەرسانە چیە تێیدا بەشێکی تر هەمومان دەزانین کە ئێستا لە دنیادا هەوڵ دەدرێ کە ئەو کللتورە ئیسلامیە کاڵ بکرێتەوە بۆیە ئەرکەی ئێمەی مسلمانە کە هەوڵ بین بەردەوام ئەو کللتورە زیندووکەینەوەوە پێمان و دیار بێ بە تایبەت ئەوانەی کە جیلی تازەنەوە کووتمان باشتر لێ ئاگادار بن و تیانەدارن بەدات جگەرەوە ئێمە زانی خەڵکانێک هاوردەی بۆنە و کولتوری وڵاتانی ترەکەن و بەداخەوە بە زیرەکانش توانیوانە زەخی بکەنەوە لە کۆمەلگەی ئەمەیە کە پەیوەندیدار نییە بە ئێمە ئێمە چۆن خۆمان وەنەوەی خودای خۆمان ئاگادار بکەینەوە کەم بۆنانە تایبەت نین بە ئێمە خۆمانی لێ پارێزی بەداخەوە کوتم ئێستا لە ڕۆژەڵاتی ناوڕەجا با بڵین لە وڵاتانی مسلمانشینە کللتوری غێر ئیسلامی زاڵ دەبێ ئەو کللتورانەی کە لە دەروەی بازنەی ئیسلامن و ئەمەش بە پلانێکی وردوە بە پیلانێکە بۆەوەی کەەوە کوتمان ئیسلام کاڵ بکرێتەوە بۆیە ضرورە ئێمە مسلمان هەم یادەکانی ئێرە زیندوکەینەوە هەم تاکەکان تێگەینین بەڕاستی ئەوە لە کللتوری ئێمەدانیەوە ئێمە لی سوودمەند نین و ڕاستە یعنی ئەگەر هەندێک شتی با بڵین نەتەوایەتی و ئەوە هەیە ئەوە هەمومان تێدا بەشدارین بەڵام هەندێک دیاردا هەیە کە پێویستە بە دینەکانی تر و بە ئاینەکانی بە کوردەوە هەیە نەپەیوەندی بە ئیسلام نەپەیوەندی بە وەک نەتەوە پەیوەندی بە ئێمەوە هەیە
وەنە وەک ئاینیش پەیوەندی پێمانەوە هەیە بەڵام بەداخەوە دەبینەوە زۆر جارەوەش بەشێکە لە با بڵێن پلانی دەسڵات کە بە جۆرێک لە جۆرەکان برەوی پێئەدا و کولفەی بۆ سەرفەکە بەڵام بەداخەوە بینی لە وڵاتی کە بە ڕێژەی لە سەدا 90 بەرە و ژوور مسلمانن تا 95 مسلمانن دەبینی حکومەت یا دەسڵات زۆر خەمساردە لە ئاسی بۆنە ئاینیەکان بەڵام برەو بە بۆنەکانی ترەدا ئەبێنەوەکانمان ئاگادارکەینەوە لە بڕی کە ئەو جۆرە بۆنانە جاری وا هەیە سەرکێشی بۆ خراپەکاری بۆ ناڕەحەتی بۆ ئەوەی کەوانەوەکانمان مێژووی خۆمانیان لە بچێتەوە مێژوی ئیسلامیان لە بچیتەوە و هەروە حتا مێژووی کوردیش جاری وایە نەوەکانی ئێمە ئەڕۆن لاسایی بێگانە ئەەکەن و خەڵکانێک بکەنەوەکەوە هیچ پەیوەندێکیان بە کوردی شۆ نییە ینی نە بە ئیسلام و نە بۆ کوردوە نییە هیچ پەیوەندێکیان بەو دوانەوەنێک کە ئێمە هەم مسلمانین هەم کوردیشین ئەبێ زەر و گرنگە کەوای ئەمە هەم لە ڕووی لە ناحەی ئیسلامەتیوە نەوەکانمان ئاگادارکەین کەوا ئەم جۆرە یادانێکەوە هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە و هەروەها سەرکێشی بۆ خراپەکاری بە تایبەتی لە سەری ساڵا لە کاتێکی تراکە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە کەوا سەری ساڵی زاینی یا هەر بۆنەیەکی تر کە ئەزانین پێویست و زەرور نییە لە ناو کۆمەلگەی ئێمە چونکم هیچ پەیوەندێکی بە ئیسلام و بە کوردی شۆ نییە. کۆچی پێ سەلەم لە مەکەوە بۆ مەدینە پامی ئەوەی تایە بۆ ئێمە کە قبوڵی ئەو زوڵم و زۆرانە نەکەین کە لێمانەکرێ جا ئەگەر بە قوربانیدانێکی گەورە بێ یان بە هەر شتێک بێ کە پێویست بە خۆمان نەجات بین لەو زاڵمانە یاخود لەو کەسانی کە زوڵم لە میلەتەکەن بۆیە کۆچ پێ سەلەم ئەبێ ئێمە زیاتر زەخی بکەینەوە ئەو بۆنانی کە پێغەمبەری خۆ تایبەتە بە ئاینی ئیسلام زیاتر زەخی بکەینەوە لە بەرەوەی هەر یەکیان پامێکە بۆ ئێمە لە هەر سەردەمێکا بین داواکارین لەخوای گەورە ساڵیادی کۆچ بکاتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەکمان ئێمە زیاتر گرنگی بە ئەو ساڵیادانە بدەین بۆی زیاتر ئاشنا بین بە پەیامەکانی پێ سەلەم لە هەر کات و لە هەر ساتێکا بێ پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ.